پارێزگار دهوکێت بێژیت چارچوو سەردana خدا بۆ پارێزگا دهوکê konsolê giştiyê ketiya Ewropa gotiye ku dihûk baştirîn parêzgeh bû azadiya ra derbirînê li serastê Herêma Kurdistanê û Iraqê. Eger em dîr neçîn tinêt 5 salên borî da ji bilî ku li Duhokê rê nehatiye dan rojnamevan karê xweduristiyê encam den, çendîn haletên kuştin û lêdan û birîndarkirin û bêrêziyê hembertexa mamosta û çalakvanan hatine tomarkirin. El sêzdeyê tabexa sala 2016 rojnamevan Vedat Hüseyin, eb şêwekê dirindane hat eşkencedan û giyanê xwe ji dest da. El adara sala 2018 xwe pîşandanên mamostan da bi dehan mamosta hatine lêdan û eşandin û desteserkirin. El sala 2020 jî bi dehan mamostayên Duhokê û çalakvanên Şêladizê û şofêrên Zaxo hatine desteserkirin. Niha jî zêdetirî heftê çalakvan û rojnamevanên Badînan zîndanê dane û petiriya wan nehatîne dadgehkirin. Ev ew Şama Şerîfe ya ku cenabê parêzgarê Duhokê behs jê diket. يعني هندك تصريحات دان يعني وكو بيجي ابو كوكبه كديت اغفن يانجي ابو خلقه كديت اغفن خلق جوت خنا بينيتن يانجي بيجنيه العصر نوتو تشاري ونوتو شاشه وفاصله ده اغفن يعني خلقي بس تلفزيونك عاديه هيو تشتنا بين نظام كو عصر السوشيال ميديا عصر التكنولوجيا كو بيشكفتي وكانال راجاندنين جدا جدا يعني هميا بيشچا و اف هفته و دو كاسيت كل تور بادينان هاتي نگرتن السردم پارزگه وی پارزگاری بخو يعني انا از بجم اوا خلقی خشیم بینن هم اوا واگوت و خلیج دی بیشتر راسته یانجی اوان های شواز ای خلقینی ئازادیا ڕادەربڕین ئاستێکی دەیە کە خەڵک هەموو ژنەی ڕازیە و بەردەوام ئامارژی ئامارێت ساڵانە وێکت بژنم دیدنامە یا قونسلێک بێتە پارێزگاهەکە و تشتێکی وسا بێژێت ڕەنگەویش ڕەوانگەها خۆڤە دیت بێت مەسەلەن یان گۆڕی دیفچوونێن وی بێت کە ئازادیا ڕادەربڕینێ باشە ئازادیا ڕادەربڕینێژی ئەو نینە کەسێک تە نەگرێت یان کەسێک تە نەقوتێت یان کەسێک تە نەکوژێت ئەە بتنێ ئازادیا ڕادەربڕینێ نینە ئەگەرە تشتە نەبن ئازادیا ڕادەربڕینێت چەندین تشتان بخۆڤەت گرێت یەک ژوان ئەوە ڕۆژنامە بشێت الجیەکی شول بکات زانیاری بدەست بکەوێن فەرق و جودایی ناوبەرە دەستگایەکی بۆ دەستگایەکی دیدە نەبێت. Eldîv zaniyariyên peyam konsolê ketiya Ewropa pîç şêweyekî negotiye Duhok baştirîn cihe bi azadiya raderbirînê. Belku ber û jî gotiye azadiya raderbirînê li vê deverê bû paş veçûye. Berêz Pompeo ke li dû huzerên legal ême danîşt ew qisanê ew legal êmê kir gotî ئێمە هۆکار بووینە بۆ دەرکردنی ئەو نامیلکەیە کە یۆنامی دەری کرد کە باسی لە بازدەوە دەکا ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان زۆر لە پاشەکشەیە ئەوەی لەگەڵ ئەوڕەکە لەگەر پارێزگای دهۆک کە گوایە وتوێتی لە دهۆک ئازادیێکی زۆری ڕادەربڕین هەیە ئەگە مقارنە بکەی بە شارەکانی تری عێراق و کوردستان ئەمە تووشی شۆک بووین لەگەڵ ئەو قسەیە بۆیە من پێم وانییە ئەو قسەی کردبی و ئەگەر ئەو قسەی کردبی ئەوە تەناقوز دروست دەبی لە بینی هەردوو ڕێیەکانی و ئێمە ئەو ڕۆ بە ئیمێلیش ئاگادارمان کردەوە ئیمێلێکمان بۆ نارد وتمان ئەگەر زەنابتان ئەو قسەتان کردو لە دهۆک ئەمە زۆر جیاوازە لەگەڵ ئەو کۆبنەوەی کە لەگەڵ ئێمەتان کرد لە دوی حوزەیران لە ئۆفیسەکەتان لە هەولێر بۆیە دەبێ یان ڕوونکردنەوە بدەن یان ئێمە ناچار دەبین وەکو تیم پارێزەران ئێمە بەیاننامەیەکی ئیرانەکردن لەسەر ئەو قسانە دەربکەین و demekî de ku keysa sizadayên Badînan bûye keyseka cîhanî û destêwerdanên desthilatê dadgehê de narazîbûna konsulxane û rekxrawên nêvdewletî bi dîvxudayînayîne û derencamê eskerîkirina desthilatê aşkerayê û azadiya raderbirînê xirabtirîn azdaye lê karbedestên parêzgeha Duhokê xelkî bi gêl û nefam tejmêrin û daxuyaniyên neberaqil den. Amed Rîfkanî, Kanalê Osmaniyê Peyam, Duhok.